دوای 3 ڕۆژ لە مانگرتنیان کارمەندانی نەخۆشخانەی هیوا بە بەڵێنی جێبەجێکردنی داواکاریەکانیان کۆتاییان بە مانگرتن هێنا و گەڕانەوە سەر کارەکانیان. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان سەردانی نەخۆشخانەکەی کرد و ئامادەی هەموو جۆرە هاوکاری و پشتگیریەکی بۆ بەردەوامی نەخۆشخانەکە دووپات کردەوە. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بە پێویستمانزانی هەم بە دوواداچوون هەم سەردانێکی نەخۆشخانەی هیوا بکەین کە دیارە بەڕاستی ڕۆڵێکی گرنگ و گەورە و ئەرکێکی خێرخوازی و ئینسانی گەورە دەجێڕن بەڕاستی نەخۆشخانەیە خزمەتێک زۆر گەورە بە خەڵک دەکەن. بەڵام بەداخەوە لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری و پاڵپشت و پژگیریەکی زۆر کەمی ئەم نەخۆشخانەیە دەکات. ئەوەش بەڕاستی بۆ بێپلانی حکوومەت دەگەڕێتەوە کە دەبوو سێکتەری تەندروستی و بە تایبەتیش ئەم نەخۆشخانەیە کە جیاوازە لە نەخۆشەکانی جیاوازە نەخۆشەکانی دیکە کە هەمووی مەسەڵەن خەڵکەی ماندوو و خەڵکەی ناڕحەت و هەمووی زەرەر و زیانێکی زۆری پێکەوتووە بەشی زۆری خانووی فرۆشتە بۆ نەخۆشەکەی سیارەی فرۆشتووە کەلوپەلی ناماڵی فرۆشتووە. بەڵام حکوومەت زۆر بێباکانە مامەڵ لەگەڵ ئەم نەخۆشخانەیە و لەگەڵ ستافەکانی دەکا. ئێمە بەڕاستی پشتگیریان بۆ دەردەبڕین و ئامادەیمان هەبووە چی پێش بەسەر شانی ئێمە دەیکەین و ئێمە ئەم داواکاری و کێشە گرفتانێک کە باسییان کرد کە دیارە کەمێکی چارەسەر بووە. ئێمە وەکو خۆمان بەڵێنیان پێ دەدەین کە ئەو داواکاری و کێشانیان دەگەێنین بە سەرۆکاتی پەرلەمانیش و بە خۆشمان کاری لەسەر دەکەین. هەرچەندە گرفتی پێنەدانی موچەی 6 مانگی کارمەندانی شەفتی دوانیوەڕانی نەخۆشخانەی هیوا چارەسەر کرا و وەزارەتی دارایی ڕەزامەندی دەربڕی لەسەر خەرجکردنی پارەکە. بەڵام ئەوەی ماوەتەوە گرفتی کەمی دەرمانە لە نەخۆشخانەکە کە تەنها بە ڕێژەی 102 دەرمانی بۆ دابین دەکرێت. پزیشکێکی نەخۆشخانەکە دەڵێت ئەگەر بودجەی تایبەت بۆ کڕینی دەرمان تەرخان نەکرێت ناتوانن بڵێن گرفتەکانیان چارەسەر کراوە. داواشی کرد هەمووان بێ جیاوازی هاوکاری نەخۆشخانەکە بکەن. سەبارەت بە کێشەی دەرمان تەوان گەورەترین مشکلەی نەخۆشخانەی هیوا توانم بڵێم لە دروستبوونیەوە تا ئەمڕۆ مشکلەی دەرمانە، چونکە دەرمانەکان شتی هەرزان نین، ئەبێم شتە بە سیستیماتیک بکرێ. وەزارەتی تەندروستی فەرموو خۆت برا گەورە بە وەزارەتی دارایی فەرموو بە هەمانگی ئەم مشکلێ لە جەزریەوە عەرە بەڵێ لە جەزریەوە لە ڕێگەوە حەلکەن یەکجار یەک ڕێنمایی دروستکەن لە ساڵێکە لە مانگی یەک احتیاجاتی ساڵێک بۆ هەموو سنتەرەکان. با من هەرناوی نەخۆشخانەی هیوانێنم نەخۆشخانی نانەکەلی ئازادیە لە دهۆکیش یەکجار بە یەک بڕیاری ئازایانە کوردانە و پاک یەک ساڵ یەک بڕیار بۆ ساڵێک بودجەی ساڵێک دابین کەن و یەکجار دەرمان بکڕن بۆی هەموو ڕژێک ئەم نەخۆشە قڕ بەسەرانە تووشێم کەشێنەوە. کە سوکاری نەخۆشانی نەخۆشخانەی هیوا خوازیارن حکومەت هیچ کات بیر لە داخستنی هیوا نەکاتەوە، بیر لەوە نەکاتەوە پشتیوانی مادی نەخۆشخانەکە بوەستێنێت، چونکە هیچ کەسێک توانای نییە ئەم خزمەتگوزاریانە لە کەرتی تایبەت و لە دەرەوەی نەخۆشخانەکە فراهەم بکات. بە دڵنیاییەوە نەخێر، چونکە دەرزی وایتیە بە 35 وەرەقەی دەرزی هەیە بە 25 وەرەقەی. ئەمانە بەڕاستی ڕێژەی هەژاری ڕێژەیەکی زۆری داگیر کردووە، سەراپای وڵاتی داگیر کردووە. ئەنجا سەرەڕای بێموچەی و کۆمەڵێ لەم بابەتانە خەڵکە ناتوانێت ینی چی بکە چ بەدیلێک هەیە. ینی هیوادارم قەت بیر لە کەرتی تایبەت نەکەنەوە گەر شتێکی وا لە مێشکیان نابێت، چونکە بەڕاستی خەڵک ناتوانێتەوە بکات. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕایگەیاند هەموو ڕێگەیەکی یاسایی دەگرنە بەر بۆ لەسەر پێهێشتنەوەی هیوا و پشتیوانیەکانیان بۆ نەخۆشخانەکە بەردەوام دەبێت. لەم چوارچێوێژدا لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان و لیژنەی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە گفتوگۆ دەکەن بۆ چارەسەرکردنی کەموکوریەکانی هیوا. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.